نوری حەمەعەلی بەرپرسی میحوەری کەرکووک پردەی هێزی پێشمەرگەی کوردستانە. کاک نوری، ئەم کاتت باش ئەگەر بگەڕێینەوە بۆ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەڕای جەنابە ئامانج لەم پرۆسەیە چی بوو؟ زۆر سپاس، سەڵاو وەیەوە، سەڵاو بۆ بینەرا و بیسەرانی کوردستان بسوار. لێرەوە ڕێزمەیە بۆ هەموو خەڵکی کەرکووکی دڵسۆز کوردە خۆشەویستەکەی ناو کەرکووک و ئەتراوی کەرکووک و هەر لێرەوە سەڵاو دەنێرم بۆ شەیدەکانی هەر حەو شەیدەکەی 20 ئۆکتۆبەر کە مێژوویەکی گەورەیان تۆمار کرد. 16 ئۆکتۆبەر بەداخەوە ئەو ڕۆژە ڕەشە مێژوەیە بوو کە بە ناوچەوان و یا بە ناوشانەی ئەوانەوەیەکەوە بۆ خۆیان تۆمار کردووە. کە ئەو ڕۆژە ڕۆژێک بوو نیمچە نەکسەیەک بوو کە لە ناوچەکەدا ڕوویدا. بەداخەوە ئێمە ئەوەی کە کورد بوو، ئەوەی کە دڵسۆز بوو، ئەوەی کە خەمخۆری ئەم خاکوونەتە و نیشمانە بوو، هەمووی ناڕەحەتی و بێزاریەکی تەواو لە دەموچاوە بەدی ئەکرا ئەو ڕۆژە کە کەرکووک و کەرکووکیەکان بەعام بێزار بوون. هەموو خەڵکەکە وازح بوو کە لەسەر شەقامەکان، لەسەر شۆستەکان، لە ناو بازاڕەکان تۆکو ماڵ هەموو ماڵێک وەکو تەعزیوا بوو. ئەو ڕۆژە بەداخەوە کە ئەو مەعامەرە کرا لە کورد و ڕۆژێکی ڕەشی مێژوویی بە ناوچەوانی ئەوانەوەیە کە تۆماریان کردو و لە پەنای ئەو پلانە بوون یا لە پشتی ئەو پلانە بوون یا بەشداری ئەو پلانە بوون. زۆر باشە. پرۆسەکە کاک نوری هەموو لایەکە زانین ڕێکەوتنێکی دوولایەنە بوو لە نێوان دوو لایەندا. لایەنی یەکەمیان کە لایەنی حەشدی شعبی و ئەو گروپانە بوون، ئەوان بە ئامانجەکانی خۆیان گەیشتن. ئەی لایەنەکەی دیکە کە ئەم ڕێکەوتنەی لەگەڵ ئەوان کرد تا چەند توانی بەو ئامانجانە بگات کە ئەم ڕێکەوتنی بۆ کرد؟ وڵی بەداخەوە هیچ ئامانجێک ئێمە دەست نێناوە ئەوان، بەڵام حەزی شعبی و ئەوانەی کە لە پشت حەزی شعبیەوە بوون ئامانجی خۆیانە هەدەفی خۆیانیان پێکا. ئێمە ئەو برادانەی کە لە پشت ئەو پلانەوە بوون بۆ 16 ئۆکتۆبەر و ئیستا باسیەوە دەکەن کە محافزێکیان لە کەرکووک داناوە. ئێمە وەکو شەخص هیچ مشکلەیەکمان لەگەڵ شەخصانیە، بەڵام بەڕاستیەکەی محافزێکی بێدەسەڵات، محافزێکی بێقووەت یعنی نەبوونی باشتر لەبوونی. ڕاستە خۆ ئێمە بۆی ئەڵێن محافزی کورد بێت ئیدارە و بەڕێوەبەرەکانی هەمووی کورد بن بەپێی دانیشتوانی ئەو سنوورە برا عەرەبەکان، عەرەبە ڕەسەنەکان و برا تورکمانەکان ئەوانی مشارەکە بکەن. بەڵام ئێمەی میلەتی کورد لە دێر زەمانەوە تەسحێ دەین، خەباتمان کردووە تێدەکۆشی میلەتەکەی ئێمە ڕانەوەساوە لە خەبات و شۆڕشی ئەیلولی گەورە کە بە سەرۆکایەتی جەنابی مستەفا بەرزایی نەمر ئەو کاتە تووشی نەکسە بووە لەسەر کەرکووک بووە. ئێمە وازمان لە کەرکووک نەهێنا و وازی لە کەرکووک نایەنین. کەرکووک بەشێکی ئەساسی گرنگی ئەم خاکوونەتەوە نیشتمانەیە. کەرکووک بە خاکەکەیەوە خاکی کوردستانە، بە خەڵکەکەیشەوە ئەکسەرەتی کوردستانی کورد و کوردستانیە. لەبەرەوە ئێمە ئەگەڕێمەوە بۆ پرسیارەکە جەناب، ئەگەر دەستکەوتی ئەو حیزبە بە تایبەتی یەکێتی کاکە سەراحەتەم ئەگەر دەستکەوتی یەکێتی تەنیا بەبوونی محافز بێ لە کەرکووکە وەڵایی ئەبێ سەدەقەڵاو العەلیمی عەزیم بێ بخوێنی. مەگەر محافزی خۆیان نەبوو پێشتر کاک نوری ئەم پرۆسەیەش ئەنجام درا؟ بۆ محافز وەختی خۆی خۆیان نەبوو، بۆ پەلەماری محافزەکەی خۆیان نەدا کە خوا لێ خۆشبوون نەجمەدین کەریم بوو. بۆ محافز هەرو کاتە محافزێ و کاتە کە لە برادانێکێتی بوو پارتیەکان و یەکێتەکانی جیان نەکرد لە یەکەوە ئەوی پارتەکان با بڕۆنە بۆ لەقەکەی خۆیان و یەکێتەکان بابێن لێرە دەوام بکەن. مەگەر کۆمپانیا و داهاتی کەرکووک لە دەسەڵاتی خۆیانە نەبوو چ خزمەتێکیان کرد بە کەرکووک؟ ئەگەر خزمەتیان کردێ بە کەرکووک کوامەیە و ئێستا چی دەکرێت بۆ کەرکووکیان و بۆ کەرکووک؟ ئەگەر ئەمان هەمووی خۆیان بوون و دەسەڵاتیان هەبوو بەڕای جەنابە ئەم کاریان بۆ سەعات بخەوێتەوە. بەڵێ ئەڵێم ئەگەر ئەم هەموو شتانە هی خۆیان بۆ ئەم هەموو دەستکەوتە ئەم هەموو دەسەڵاتیان هەبوو ئەم کارە بۆ کرا. وڵی مەسلەی کوردی خۆمانەیە ئەڵە گیا لەسەر بنجی خۆیان ڕوێ ئیتر ئەوە وازەحە بۆچی کراوە کاکە خۆوە لە پێناوی امتیازاتێکی بەسیتە لە پێناوی دەست بە پشدانێکە یا بە تەوجیهی وڵاتێکی تر دەستێکی تر ئەویان کردبێ بەڕاستی ئەو مێژووە ڕەشە بە ناوچەوانی ئەو خەڵکانەوەی کە ئەوانە کردووە بەبێ قانزاج. قانزاجەکان چیە بۆ میلەت؟
یعنی خانزاجەکە ئەوە بێ لە دەروی ئەم هەرێمی کوردستانە کۆمەڵە دەنگ بۆ ئیزافە بکرێت لە ڕێگەی جیهازی تەسبیتکردنی سەوتەکانەوە لە بینی بەغدا و کەرکووکە لە شوێنی تر شوێ عاز بدرێ سەوتەکان زیاد بکرێت بۆ ئەوەی کەەوە ئەمە کەرکووکمان وەرگرتەوە کاکە وەڵا کەرکوو بابەوە ناگیرێتەوە کەرکووک دەبێ خەڵکی کەرکوو کەرکووکیەکان بە کورد و عەرەب و تورکمانەکەەوە ئەوانەی خەڵک کەرکوون لە ئەسرا ئەمانە پێکەوە شارەکە بەڕێوە بەرن شاری خۆیانیان خۆشوێ ئێمەش کەرکوو و کەرکوویەکانمان خۆشوێ ئەینا چی ئیسفادەیەکیان کردو ئەگەر تەنیا بە کاک ڕێوار ئیشەکە ئەڕوا وڵی کاکە بە کاک ڕێوار نا هەر کامێلە بە شەخص پارتیش ئێمە یەک کەسمان محافظ بێ بە تاقی تەنیا هیچ شتێکمان پێ ناکە لە کەرکووە ئێمە وەختی خۆی ئەو قەومیەتی عەرەبی چوونە لای جەنابی سەرۆک بەرزانی باسی مناقەشە بوو لەسەر پارێزگای کەرکووک جەنابی سەرۆک ئەوان وتیوان کاکە ئێوە دوو کورستانێ و جەنابی سەرۆک فەرمووی ئێمە حەوت کورسیمان هەیە کورد ئێمە وەکو کورد قسەکەین بەڵام بەداخەوە دوای ڕۆشتن لە پەناوە ئیتفاقێکیان لە ئوتێل ڕەشیدی بەغدا و لەوێ تەنسیقێکیان کردو ئەو ستەفقەیان جێبەجێ کرد کە خۆیان مەبەستیان و بەڵام ئەوە ئیسفادە ناکەن بخوا خۆشیان ئیسفادە ناکەن ئایندەی میلەتەکەشمان ئیسفادە ناکەن خەڵک سەیرکە خەڵک لە غەزا خەڵک لە لوبنان مقاومەیان چۆنە بەرامبەر بە وەزعی خۆیان باشە بۆ ئەوان مقاومەیان نەکرد لەگەڵ ئێمە لە شوێنەکانە بۆچی ڕۆشتن بۆ بەجیانی هەڵاجەبەکە بۆ تەسلیمیان کرد ئێمە شەڕمان کرد لە پردێ شەڕمان کردووە لە سەحایلە شەڕمان کردەوە شەڕەکانمان وازەحە لە 20 ئۆکتۆبەر هەموو دنیا دەزانی ئەو دەستەمان ڕاگرت ئەو هێزەمان ڕاگرت وتمان ئیتر لێرە ناتوانن بێت ئەوەی کە توانیمان بە خوێنی ئەو شەیدانە و بە ئەمری جەنابی ڕاستەوخۆی جەنابی سەرۆک بەرزانی و مەیدانیەن کاک دوکتۆر ڕۆژی ڕەحمەتی لە ژەوەکە ئەو شەڕە ڕاگیرە ئەو جەبهەیانە هەمووی ڕاگیرا و لە نتیجە بە فترەیەکی دووسێ مانگێک وەزعەکە ئاسایی بوویەوە ئەو کاتە لە شوێنی خۆیان ڕای ناتوانانی بێنە بش ئەو کاتە کە ئەوان ئەو پلانیان دانابوو کە بێن لە بەردەمی قەڵای هەولێریشە هەڵپەرکی و زەماوانەکە بکەن زۆر واگە بیان توانای هەندێک خەڵکی سەرکردە و کەسی باڵای ئێمەشان بگرتە و لە سەردارایان بدایە بەڵام ئەو شتەی خەیاڵە بە خەیاڵی ئەوان ئەوە لە گۆڕێنێنەوانە باشە نووری حەمەعەلی بەرپرسی میحوەری کەرکووک پردەی هێزی پێشمەرگە سپاس بۆ جەناب